ئەلەم چەند ڕۆژە شتێکم بینی لە کەناڵەکان نانە ڕق، هەمومان دەزانین نانە ڕق چییە، هەمومان لە ماڵەوە شتێکمان دانا و نانە ڕقی تێکەین. لە وڵاتێکی وەکو ئەفغانستان کە بەهۆی تیرۆرستەکانەوە، بەهۆی ئەوانەی کە ئیسلامیان ناشرین کرد، وڵات گشتی برسی بووە. ئیسلام خەڵک برسی ناکە، بەس ئەوانەی کە بەکرێ گیراون بۆی ئیسلام ناشرینکەن، ئەوانە بێگومان خەڵکی برسی دەکەن. کیلۆی نانە ڕق بە $1 بووە پێشتر، ئێستا حالێن بە $4. دەڵێ هەندێک لە خەڵکی ناتوانێت نانە ڕقەکەش بکڕێ بۆ خواردن، نانە ڕقەکەی پێ ناکڕێ. لێرەی کێ نانە ڕقە خوا؟ بڕۆسی کەناڵەکان و هەندێک شوێنەکانێ بەرنامەکان بکە، خەڵکی وا هەیە جاری وایە بە 15-20 ماڵ بە 30 ماڵ بەقەت ئەم مزگەوتە جێگایان نییە، کەپرێکیان داناوە لەژێر شتێکە ئەژی لەناو ئەشکەوتێ بچووکایە. سپاسی خوا بکەن لەسەر ئەم هەموو ناز و نیعمەتە کە خوا پێمانی بەخشیوە، چونکە کەسانێکێ ناتوانن نان بخۆن، نیانە بیکڕن یان نەخۆشن. ئایا تۆ سپاسی خوات کردو لەسەر سفرە؟ ئەی خوایە سپاس بۆ تۆ، لەگەڵ ماڵ مناڵما خواردن دەخۆم، دەتوانم خواردن بخۆم، مناڵەکانم دەیخۆن.